بەناوی خواسڵاوتان لەبێ ئارە هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەرنامە پرزانێرەکەی خۆتان چارە ئەمە بۆ یەگرتەوە بە دەستمە چکە کە دەست لە شاشەکە بووم کارەبام گری لەبەرەوە بۆ یەگە ویستم ئاوە ئاماژە بە شتێک بم بەمە بتوام ئاماژەی پێ بم ئەمەی بەدەستی چەپمەوەی نوقڵە بۆ برادران هێناومە لەبەرەوەی کە دوو مانگ زیاتر هیچ بەرنامەیەکی ڕاستەخۆم نەکردەوە لەبەر کارە ساتێک لە کاتی وەرزشکردنا تووشم بوو سواس بەخوایەسە کە گەڕاومەتەوە نقڵم بۆ هێناون بۆی کە دەمیان شیرینکەن یاخوا نۆشی ژیانتان بێ و سوپاسەکانش مێگەمە دانم دوای برادرانی خۆن خوای یار بێت پاش ماوەیەک لەوانەیە ئەم چارەی ئێرە بکەین بە چارەی توێژینەوە لەگەڵ کۆمەڵێک لە توێژەراندا لە کوردستان بە گشتی و لە سلێمانی بە تایبەتی باس لە توێژینەوەی زانستیەکەین و توێژینەوە زانستیانەی کە لە ناوەندە ئەکادیمیەکانی ئێمە ئەنجام ئەدرێت و ئەو پزیشکانە و ئەو بەڕێزانەی ترکە ئەنجامی دەدەن بۆ ئەوەی کە بتوانن لە ئەو ڕێڕەوە زانستی کە هەیە لە دنیادا لەگەڵی بڕۆن. ئەم ئێوارەیە باس لە یەکێک لە توێژەرەکانەکەین کە لەسەر سایتی زانکۆی سلێمانی زۆرترین سایتەیشتنی هەیە. سایتەیشتن بۆ مانایە دێت کە توێژینەوەکەی لە توێژینەوەی ترا دووبارە بەکار هاتوۆتەوە و ئێستا تایتڵەکە چتە سەر شاشە باس لە کاریگەری ئۆمیگا 3 ئەەکەین لەسەر هەوکردن و نەخۆشیەکانی دڵ هەڵبەت کە ئەڵین هەوکردن مەبەستمان لە هەموو جۆرەکانی هەوکردنە لە کلۆربوون و ئاوسانی دانەوە هەتاوەکو قژوەرین هەتاوەکو ئازاری دەست و قاچ و هەموو جۆرە هەوکردنێک لە لەشی مرۆڤ و نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی لەبەرەوەی کە ئەمانە دووهەم باوترین هۆکاری مردن لە دنیادا. بە سوپاسێکی زۆر جەنابی دکتۆر محەممەد جەباری کە مامۆستای زانکۆ و توێژەریشە دکتۆر گیان بەخێربێی هەموو کاتێ باشەکەژە بکەین یاخوا بەخێربێی شەرەفێکی گەورەیەکە لە خزمەت جەناب تا سەلامەت یاخۆ دکتۆر پێشووی بڕۆینە سەر گرافیکەکان و باسی گرافیکەکان ئەمە گرافیکەکەی برادران چارەوان بنەوە بۆی دوای دکتۆر محەممەد باسی ئۆمیگا-3 بکە ئەم توێژینەوەی کە کردوتانە هەر خۆت کردوتە یا خەڵکیتر کردوێتی لەگەڵتە دەست خۆش کاکتۆر جان خۆی توێژینەوەی زانستی با بڵین دوو جۆرە باشە بەعام تقریبا نەبێت ئەتوانین بڵێ دوو جۆرە ئەو جۆرەی کە ئێمە کردومانە با بڵین کاڵین دوو جۆرە جۆرێکی ئەوەیە کە ئینتەرڤێنشنی تایە واتە تەداخلاتی تایە ئەمەیان تۆزێک قورسە پارەی پێویستە بەڕاستی ئەو جۆرەی تر با بڵێن جۆری چاودێریکردنە ئەوکەوەیە کە تۆ پێڵەن چاودێریکردن یان باینیش پێوتری ئەو زەرڤێشنەڵ سەدی این چاودێریکردن شێوازە تێڕوانین بەڵام ئەم توێژینەوەی کە من کردوم ئەمە بەس خۆم ڕاستی ئەنجامم داوە ئەمە جۆرێکە لە توێژینەوەی کۆی توێژینەوەکانی تر کە من بابەتێک مەسەلەن لە بابەتێکە سیرەکەم زۆر قول بمۆتۆ لەبارەی خوێندن زۆری با بڵین ئەی خوێنینەوە سەبارەت بە بابەتێک ئەو کات بە دوای ئەم توێژینەوەانە ئەگەڕین سەبارەت بە وەڵامدانەوەی پرسیارێک خۆی توێژینەوە ئاوهایە کات دکتۆر وەڵامدانەوەی پرسیارێکە بە زمانە زانستیەکە جەنابەت سیستماتیک ڕڤیوت کردووە باڵێ سیستماتیک ڕڤیو مێتانەزمان کردو کە لە قیمەی توێژینەوەکانە وەکو ئیڤیدنس وەکو بەڵگا باڵێ ئێمە بۆ ئەوەی کە بۆ بینەرەکان ئاسانی کەم ڕۆبین تۆزێک بە زمانێکی سادەتر لە جیاواز لە ئاکادیمیەکەیەوە دوێ سەیری پێنج بکەم لە ڕووی زانستیەوە ئێمە لە زمانی زانستیەکە بڵین شتێک باشە یان باش نییە یان باشە یان زۆر باشە کۆمەڵێکی زۆر جۆری توێژینەوەی زانستیمانێ خوار بێ لە بەرنامەکانی تراوەتان باسەکەین بەڵام ئەوەی کە لە لووتکەی هەڕەمەکایە و لە زمانی زانستیا پێوترێت گۆڵد ستاندەرد واتە ستاندەری ئاڵتوونی واتە لە هەموو شتێک باشترەوەی کە پێوترێت سیستماتیک ریڤیو و مێتا ئەنالسیس هەر توێژینەوەیەک بە سیستماتیک ریڤیو کرا کۆکراوەی توێژینەوە کۆنەکانە و ئەم توێژینەوەیشی تازەیە بۆی تۆ ئەو کەسی کە ئێوە دەرەنجامیان وەڵامی پرسیارێکی دەست پێ لە باتی دانیشە 20 توێژینەوە بخوێنێتەوە یان 100 توێژینەوە بخوێنێتەوە یەک توێژینەوە خوێنێتەوە کە کۆکراوی هەموو توێژینەوەکانە ئەمە یەک دوو ئەوەی کە لە دەرەنجامی ئەو سیستماتیک ریڤیوە دەرچوو چاوان خوێنین و باوەڕی پێکەین وەکو پزیشکان سێ بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیش ئەمە ڕاستە چوار ڕێبەری زانستی وڵاتان کە دروست دەکرێ بە پلەی یەکەم پشت بە سیستماتیک ریڤیو مێتا ئەنالسیسە بەستێ ئەم سیستماتیک ریڤیو کە جەنابەت کردو جەنابی دکتۆر دەربارەی ئۆمیگا 3 لەکوێ بڵاو بۆتەوە کەی بڵاو بۆتەوە بەڵێ طبعا پێشەوەی بڕۆم وەڵامی و پرسیارە بەمەوە جاری وا هەیە تۆ مێتا ئەنالسیسێک ئەەکەی واتیان ئەو جۆرە توێژینەوەی زانستی کوالیتەکەیشی مهمە یعنی جاری گرنگترین شتەوەیە تۆ کوالیتی ئەو بەحسە و لەکوێش بڵاوە بێتەوە مەقاڵێکی تر
خاڵێکی تر لە هەر مۆزوعی توێژینەوەکە کە گرنگە تو ئەو توێژینەوانەی کە کۆکەیتەوە خودی ئەو توێژینەوانە دیسانەوەی خەیتە بەر ڕەخنە خۆ ئەو توێژینەوانە بۆچی خۆی توێژینەوەی با بڵێن مێتەانە لە سز بەهێزە و بەقوتە لەبەرەوەی داتاکانی بڵاو کراوەتەوە داتاکانی بە بڵاو کراوەتەوە بڕۆنێردراوە بۆ با بڵین گۆڤارێکی زانستی ئەم گۆڤارە زانستیە لجنەیەکی تەشکیل کردووە بە با بڵین بەبێ ئەوەی بزانین خزمەتی بینەرانەکەم لەوان هەموویت بۆ خزمەتە بەدڵنیە ئەم نێتان لە سزەی ئێمە من خۆم کردووە بە تەنیا تقریباً 129 ئارتیکڵم خوێندۆتەوە تا توێژینەوەم خوێندۆتەوە سەبارەت بە ئایا ڕۆڵی هەیە با بڵین ئۆمیگا-3 لە کەمکردنەوەی هەوکردن باشە و ئەو بە تایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە ئەوانە زیاتر معڕەزن بۆەوەی هەوکردنی لە لەشیانە وەکو چۆن ئەوانەی کە بەعام ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە هەوکردنی جۆرە هەوکردن لە لەشیانە وجودی هەیە ئیتر چی شێرپەنجە بێ چێوانەی نەخۆشی دڵیان هەبێ چ ئەو نەخۆشی مەسەلەن شەکرە هەبێت چ ئەوەی نەخۆشیەکی زەخت بێ عادەتەن ئەمانە هەوکردن لە لەشیانە وجودی هەیە بەڕاستی بابەتەکەی من لەسەر دووشت بۆ کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە و ئینفلەمیشن واتە ڕێژەی هەوکردن لە لەشیانە بەرزە بێتەوە و ئایا ڕۆڵی هەیە ئەم توێژینەوە ئەم ئۆمیگا-3 بۆ کەمکردنەوەی با بڵین ڕێژەی هەوکردن و ڕێژەی دانەیەکی تر کە پێوترە فلۆ مێدیەیتد دایلیتیشن بۆ تەندروستی دەمارەکانی دڵکاگرێتەوە دەمارەکان مەبەست لە ئارتری و ڤینە یا مەبەست لە ئارتری و ڤین خوێنهێنەر و خوێنبەرەکان باش لەکوێ بڵاوەتەوە ئەمە لە جۆرنڵێکە لە پێوترێت سێلولەر ئەند مۆلیکولەر بایۆلۆجی لە ئیمپاکت فاکتەری تقریباً 1.4 بۆ کاتیمەکان پلەیەکی زۆر باش پلەیەکی زۆر باشە کەی بڵاوەتەوە تقریباً 2023 ساڵێک شتێک زیاتر کەمتر وڵای هێشتا هینەکەی لە 2023 بەڵام 2024 بڵاو کردووە ئەکسەپتەنسەکەی لە 24 بڵاو بۆتەوە هەموو توێژینەوە زانستیانە لە هەر شوێنێکی دنیاە کە بکرێت سەری شۆ بکەم هەموو توێژینەوە زانستیانە کە ئاکرێت هەر توێژەرێک دکتۆر محەممەد بە هەر کەسێکتر بێ کە ئیکات کاینێرە بۆ گۆڤارە زانستەکان لیژنەیەکیان هەیە کە تەماشایان توێژینەوەکەن هەڵێ سنگێنن ئەگەر بێت و توێژینەکە پێویستی بە دەستکاری بێ ئەینێرنەوە بۆ توێژەرەکە بۆ توێژەری شوکو دکتۆر محەممەد یار کەسی شتری لیژنەیەک بن و پاشەوە توێژەرەکە ئەو توێژینەوە زانستی دەستکاریە کات و پاشەوەی کە قبول کرا بۆ بڵاوکردن ئانی توێژینەوەکە وەزعی زۆ لە باشەیە ئەوەی کە فەرمووی ئیمپاکت فاکتەر واتە ڕێژەی کاریگەری هەتا ئەو ژمارە لەسەر وتر بێ مانایە وایە ئەو گۆڤارە زانستیە ئەو جەرنەڵە بە زمانەکەی خۆیان جەرنەڵێکی بەهێزە هەموو ئینفلەمیشنێک خۆی ئینفلەمیشن بە زمانی کوردی بێ بە سۆ هەموو هەوکردنێکە لە لەشی مرۆڤ ڕۆدا پێشتر پێشەوەی بێ بە هەوکردن سۆیە بە زمانە زانستێکی پێشەوەی ئینفێکشن بێ ئینفلەمیشنە ئاسانترین پێناسەی ئینفلەمیشنی ژیان سۆ بریتێ لە فراوانبوونی ملو لە خوێنەکان لەبەرەوەی کە وەکو چۆن لە بۆیەوە ناڵم دەمودان لەبەرەوەی هەموو شتێک زیاتر دیارەکە تۆ دەموچاودا ئاوسەیە لەبەرەوەی کە سۆکە دروستە بێ خوێن زیاترە چێ بۆ ئەو ناوچەیە وەکە خوێن زیاتر چوو بۆ ناوچەیە بێ بە سۆکە دوایی بەکتریا و ڤایرۆس و کەڕوو شتەکانی تری تێدە تو ئیکات بە هەوکردن تەواوین تا سەر ڕێکەوتوین باش ئەمانەوێت دکتۆر محەممەد بزانین توێژینەوەکەی دەربارەی ئۆمیگا-3 و کاریگەری لەسەر سۆ لە لەشی مرۆڤدا چی بۆ یەکەم گرافە بینین یەکەم بڵین گرافکە لە توێژینەوەکەی خۆی وەگیراوە بەسپاس و خۆی بۆی ناردوین دکتۆر محەممەد ئەمە ئێستا کە باست کردووە ئەمە لە زمانە زانستەکەمە چکە دەستەوە بیکارە بامانگرێت نووسراوە فۆرست پلۆت باشە ئەمە بۆ ئەوەیە کە تۆ لە باتوی داتاکە بە ژمارە دابنەی بە شێوەی گرافیک دایانێ بۆی کە ڕوونی بکەیتەوە کاریگەری ئۆمیگا-3 لەسەر نەخۆشەکانی دڵ بەڵێ بۆمان باس ئەمە یەکێک لەوانەیە کە ئێمە کاڵین هاوکردن ئەوەی تۆ کە پێڵێ سۆ ئەو سۆیە کۆمەڵێ با بڵین هینی هەیە مارکەری هەیە یان دەستی شانکەری هەیە لە خوێنە یەکێک لەو دەستنیشانکەرە گرنگانەی کە با بڵین بۆ ئینفلەمیشنەکەیان بۆ سۆ ئەکرێ پێوترێ ئینتەرلوکین 6 بەڵێ ئەمە لە ناو خوێنی مرۆڤ ئەمە لە ناو خوێنی مرۆڤایە باشە کە ئینتەرلوکین 6 بەرز بووە معنای وایە ئینفلەمیشن هەیە لە لەشی ئینسان باشە مارکەرێکە بۆ ئینفلەمیشن مارکەرێکی گرنگە بۆ ئینفلەمیشن باشە عادەتەن بلە ریسێرچ ئێمە زیاتر بەکاری ئەهێنین لە توێژینەوەی زانستیە زۆر بەکارێنێ هێشتا نەڕۆشتە کلینیکل پراکتیس لەبەرەوەی تۆزێک گران ئەمە یەکەم دووهەم حالیە نیسە لە ریسێرچ بەکارێنێ ئەو کوتم ئەم توێژینەوەیە کۆی توێژینەوەی من 129
توێژینەوەم لەسەر مۆزوعی ئۆمیگاسیە و تەندروستی با بڵین ئینفلەمیشن خوێندەوە. بۆس باچینەوە بە زمانە زانستێکە مادەم بۆی کەچکە زانام زۆر حەزەکە بە زانستی قسەڵکی. بەڵێ ببوورە. نات کاکەم ئەو کاتێک کە سێرچت کرد تایتڵەکانت دۆزیەوە. بەڵێ. inclusion criteria و exclusion criteria. بەڵێ. چەند ریسێرچت هەبوو کە exclude کرا. بەڵێ. خۆی 129 توێژینەوەی زانستی هەبوو لەسەر ئەم بابەتەیە. باش لە 129 کە چەندی include کرا؟ ئەخیرا ئەوەی کە من کۆب کردەوە 13 توێژینەوەی زانستی بەڵام توێژینەوەکانیان RCT بوو واتە randomized control trial. ئەمەش بۆ بینەران ئاسانەکەمەوە randomized control trial دێن خەڵگەکەن بە دوو گروپ و گروپێکیان ئەو دەرمانەی ئێنەکانەوە تاقیب بکەنەوە و گروپەکەی تر ئەو دەرمانەی نایەنێ شتێکێنی لەو دەرمانە ئەچە بەڵام ڕاستی ئەو دەرمانە نییە لە ڕووی تام و بۆن و ڕنگ و شکڵەوە لێگەچن بەڵام ئەم گروپیان دەرمانە ڕاستەکان داوەتی ئەم گروپیان دەرمانە ڕاستەکان ناوەتێ بەڵام هیچ کامێک لە گروپەکان نازانن و لەم توێژینەوانە لە ڕێگەی فەحسەوانە بزان کاریگەریە بۆیان نا ئەوەی کە دکتۆر محەممەد کردوێتی هەموو بەحسەکان هەموو توێژینەکانی کۆ کردوێتەوە و دەرەنجامی 13 توێژینەوە کە خۆی لە 126 توێژینەوە هەڵیانجاوە 129 توێژینەوە هەڵیانجاوە ئەمە دەرەنجامەکەیەتی کاریگەری ئۆمیگاسێ لەسەر ئینتەرلیکین 6 کە وەکو چۆن سیارەکە و بنزینی تانامێنە گڵۆپی بنزین داگرسێ کە مرۆڤیش هەوکردن لە لەشی هەبێ سۆ لە لەشی هەبێ ئینتەرلیکین 6 بەرز دەبێتەوە دروستە باش بەپێی ئەم شارەتێکە بۆ لەش معنای وایە ئینفلەمیشن هەیە سۆ هەیە کە دوای سۆشە بێ بە هەوکردن بە دڵنیایە ئەم توێژینەوەی بەڕێزت کە کردت دەرەنجامەکەی وتی ئۆمیگاسێ چ کاریگەرێکەکە لەسەر ئۆمیگاسێ ئەوەمان بدووە ینی لەو توێژینەوە کە من کۆم کردەوە خسمە ناو با بڵێن ئەم پلۆتە بۆمان دەرچوو کە ئۆمیگاسێ ڕۆڵێکی باشی هەیە بۆ کەمکردنەوەی ئینتەرلوکین 6 دایە بەزێنی بەڵێ ئەمەش بەڕاستی گرنگە کە دای بەزان معنای وایە تۆ ئەگەر لە خواردنەکەتە ئەگەر ئۆمیگاسێ وەکو ئەمانە سەپلیمنتیشن بێ تەواوکەری خۆراکی بێ وەکو تەواوکەری خۆراک بەڵام ئەگەر وەکو خۆراک تۆ لە ڕۆژێکە با بڵێن ئۆمیگاسێت بە تەواوەتی خوارد و چ سەرچاوەکەی مەسەلەن بۆ نمونە زەیتی زەیتون بێ چ سەرچاوەکەی ماسی بێ چ سەرچاوەکەی گوێز بێ و دانەینەکان بێ با بڵێن چەرەساتەکان بێ ئەمە ڕۆڵێکی باشی هەیە بۆ کەوتکردنەوەی هەوکردن کاک دکتۆر وابزانم بڕۆمە سەر ئەو بابەتەی کە بۆچی بەحسەکەم توێژینەوەکەم لەسەر ئەمە کردووە والحاصل ئینتەرلوکین 6 بە تەواوەتیش بە جوانی یعنی 21 لە 100 دای بەزاند بوو باش سەرنجتان بۆ ڕابکێشم بۆ ئەوەی کە بتوانین ئۆمیگا 3مان دەست بکەوێ و ئەمە پێوانترێت شەوریە باشەکان بۆی کە دەستمان بکەوێ بۆی کە هەوکردنەکە لە لەشمانە بەرز نەبێتەوە لە ڕووی زانستی ئەڵێن هەموو کەسە پێویستەکە لە هەفتەیەکە 2 جار ماسی بخوا و جارێکیان ماسی چەور بێ ماسی چەور ئەو ماسیانە کە زیاتر لە وڵاتی ئێمە بەشەوەی لە قوتونراو هەیە کە تونا و ساردین و مەکرێڵە ئەمانەکە لە قوتونراو زیاتر هەیە ماسی تونا ماسی کارب یان ماسی حەوز ماسیشی باشە و حەوزەکانی کوردستان پاکن بۆ بەکارهێنان و بەرنامەشمان لەسەر کردوون دوای لەگەڵ دکتۆر حەمەدی شاباسی سەرچاوەکانی ترەکەین باش ئەمە توێژینەوەکە هەمووت کۆ کردەوە لێرە ئەم سەوزە ئەوە ئەسەلمێنەکە هەڵبەت ئەم خەتەی ئێمە حساب نییە کارەباگرتنەوە دیسان ئەم خەتەی ئێمە حساب نییە ئەم سەوزەوە ئەسەلمێنەکە ئۆمیگاسێ کارەکە بۆی کە هەوکردن کەم بێتەوە لەو بەڕێزانەی کە دەستنیشان کراوی نەخۆشەکانی دڵن و بۆ ئێمە ئەم بابەتە زۆر گرنگە لە بەڕووی باوترین هۆکاری مردن لە دنیادا نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی دڵ و ئەوان باش بڕۆینە سەرەوەیتر یاقسە لە سەرەوە باش برادران ئەو گرافەی ترمان بنێ بۆی کە دکتۆر محەممەد بتوانێت قسەی لەسەر بکە ئەمەیان چی ئەمەیان نەکاتر بگەڕێن دوا بۆ گەڕێن ئەوەی ترمان بنێ برادران ئەمە هەڵەگرین بۆ ئەخی ئەمە گرنگە ئەمە دوایی باشە بە سەرچاو هەڵەگرین بۆ دوایی ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەمە لەسەر چی بوو کاک دکتۆر یەکون ئێمە وتمان یەکەمیان لەسەر ئینفلەمیشن بوو خاڵ یەکەمیان لەسەر ئینفلەمیشن دووەمیان لەسەر تەندروستیەکانی دەمارەکان بوو واتە ئارتریەکان دەمارەکە لەسەر تەندروستیەکانی دەمارەکان دکتۆرەکانی بواری پزیشکی دڵ باشە ئەوان چیەکەن پێوترێ FMD فلو مێدییتد دایلیتیشن باشە قیاسەکەن بە سۆنەر بۆ نەفرێک باشە ئایا ڕۆڵی ئۆمیگاسێ بۆ کەمکردنەوەی سکۆری فلۆمێدیتد دایلیتیشن ڕۆڵی هەبووە یان ڕۆڵی نەبووە بۆ دابەزاندنی ئەمەش ئەگەر بەرز بێتەوە ئەوەش ئەگەر بەرز بێتەوە معنای تەندروستی دەمارەکەی باش نییە وانی وایە دەمارەکەی معڕەزە بۆی تووشی ڕقبوون بێ بۆ ئەوەی ئەو کڵۆتانە دروست بێ لە شوێنەکەی کاک دکتۆر ئەگەر پرسیارەکەم ئاوا لێ بکەم
ئەم FMD ئەگەر بەرز بێتەوە باڵێ جگەلەوەی کە مەترسی تەندروستی دڵەخاتە برە مەترسیەوە بەڵام خوێنبەر و خوێنهێنەرەکانەکرێت لە شوێنی تریەکی شافراوان بن بۆ نمونە ئەگەر لە قاچەکان بندوو لە ڕووی جەنابەت و بینەران تووشی داوالیمانەکە لە دەموچاوە تووشی پاڵەت ئەکا لە هەر شوێنێکا بێ کێشە دروستەکە کەواتە تۆ لێرە بە دوای وەڵامی ئەوە ئەگەڕایت ئایا ئۆمیگا 3 FMD کەمەکاتەوە ئەم بەرزبوونەوەیە بۆ تەندروستی دڵ چ گرنگیەکی هەیە جەڵتەی دڵ ئەگەر بێ دەبینێ بە لە خزمەتە جەڵتەی دڵ بریتە لە چی ئەو ملو لە خوێنانەی کە خوێن ئێنەوە بە دڵ خۆی ئەمە دڵی مرۆڤ بێت چکە دڵی مرۆڤ بەقەر مشتێکەوە بمزانیا هەر مۆدیلەکەشمە هێنا ئەگەر ئەمە دڵی مرۆڤ بەقەر مشتێکە ئەو ملو لە خوێنانەی کە خوێنێنەوە بە دڵ ئەگەر بێت و ئەم ملو لە خوێنانە تەندروستیان باش نەبێ ئەتەقن کە تەقین ئەوەیە کە پێڵەن جەڵتەی دڵ بۆیە لە کاتی جەڵتە ئاوا ئەو کەسە دەست بۆ سنگە بە و لە ناو مێشکیشە ئەکرێ بتەقەیان بگیرێت کە ئەمەشیان پێوترێت جەڵتەی مێشک و جەڵتەی مێشک و جەڵتەی دڵ باوترین هۆکاری مردن لە دنیادا فەرمووت هاوڕای باش فەرمووت FMD کە بەرز بووە ماناوەیە تەندروستی ملو لە خوێنەکان لە باشیانە کە دەروستی ملو لە خوێنەکان لە باشیانە بوو ئەگەری جەڵتەی دڵ دڵدەی دەماقیش جەڵتەی دەماخیش بەڵام ئەمەیان لەسەرجین بۆمان لە توێژینەوەکان ئەوەیان دەرچوو دوای کۆی توێژینەوەکان بۆمان دەرچوو کە لە 34 لە سەتا ئەو سکۆرە کەمەکاتەوە لە ئۆمیگا 3 ئەگەر بووم بکەی بە زمانی خەڵک مەسەن ئێستا من ئۆمیگا 3 وەرناگرم باڵێ دکتۆر محەممەد جەباری هەموو ڕۆژێ ئۆمیگا 3 بە شێوەیەکی ڕێکوپێک وەرەگرێت چکە تۆ ئیشەکە دەوێت باڵێ سپۆری خۆراکیشی باڵێ فەرقی من و تۆ بۆ ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ تەنها لەم بابەتە چکە ئازانڵێ فرەهۆکارە جگەرە کێشان و خواردنەوەی ئەلکۆهۆل و درەنگ خەوتن و سترێس وەمانە هەمووی وەجینات و قەڵەوی وەمانەم کاریگەری لەسەر تەندروستی دڵ هەیە بەڵام ئەگەر بە تاقی تەنیا ئەمە وەربگرین بە دڵ معنای وایە تۆ 34 لە سەتا ئەگەری توشبوونی خراببوونی دەمارەکانی دڵت هەیە لە من زیاتر باڵێ باش یعنی ئەگەر دوو گروپ خەڵکمان هەبێ گروپێکیان ئۆمیگا 3 وەربگرن بەڕێکوپێکی بەڕێکوپێکی مەبەستە لە خۆراکەکەیشە ئەوە دوای باس ئەمە بۆ تو بەجێڵ باشە ئەگەر بەڕێکوپێکی وەری بگرن و گروپەکەی تر وەری نەگرن هەتاوەکو یەک کەس لە گروپەکەی کە وەری ئەگرێت تووشی جەڵتەی دڵە بێ سیان لەوەی تر تووشە دروستە فەرموو ئەمەیانتەوە ئەماشان تەواو باش هەڵزەم گرافیکی گرافیکی ترێ هەر عینن لەسەر ئینفلامێشنە باشە ئێستا باوەش ببینین بالضبط ئەمەیان باش ئەمەیان لەسەر چیە هەر هەمان شتە چۆن ئینتەرلوکین وەکو مارکەرێکی ئینفلامێشن وەکو دەستنیشانکەرێکی ئینفلامێشن دانێکی ترمان هەیە ئێستا لە مختبەرەکانی خۆمانە ئێمە قیاسی ئەماکەین بەڕاستی CRP زۆر عنی مەشهورە دکتۆر CRP بەتایبەتی لە دوای کۆرۆناوە خەڵک زۆر ناس بە دڵنیایەوە ئاروەڵا ئەگەر وابێت خۆی CRP بەڕاستی لەگەڵ ئازاری دانیشا بەرزە بێتەوە لەگەڵ هەر جۆرە سۆیان هەوکردنەکە بێت لەشتا CRP بەرزە بێتەوە بەڵام ئێوە لەم توێژینیان جەنابەت لەم توێژینە ئێوەکو گەورەکردن بەکارهێنن نەگوەکو گروپی توێژەرەوەن ئێوە لەم توێژینەوەیە کە CRPتان بەکارهێناوە وەکو دەستنیشانکردنی سۆ لە لەشی مرۆڤان هەوکردن لە لەشی مرۆڤ بەڵام ئەمە بۆ نەخۆشەکانی دڵ بەڵام بۆ نەخۆشەکانی تریش هەمان ڕاستە بە دڵنیاییەوە من لە بیدایەتەوە وتم لە کاتی هەموو کرۆنیک دیزیزەکانەوە تا نەخۆشە درێژ خایانەکانە ئەم ئینفلەمەیشنە بەرزە بێتەوە بەڕاستی لە جۆری دووەمی شەکرە لە شاری خوێنە لە شێرپەنجەیە لە نەخۆشەکانی ترایە وەی وا تووشی هەوکردنی وەکو وتت شەرت نییە مەسەلەن هەوکردن لە شای نەخۆشە درێژخانەکە مەسەلەن بۆ نێونە پەتایەکە وەکو کۆرۆنایە لە هەمووی باشە ڕۆڵ ینی ئینفلەمەیشن بەرزە بێتەوە ئەمەش بەڕاستی ڕۆڵێکی باشی هەبوو بۆ دابەزاندنی 1 لە سەتای تقریبن ڕۆڵی هەبووە بۆ دابەزاندنی CRP ئەمە ئەوان توێژینەوەکەیان کردو من کۆی توێژینەوەکان ئەم ئەنجامم دەستکەوتو لە سا 21 CRP کەمەکات باشە کەواتە ئۆمیگا 3 کاریگەری هەیە بە پێی کۆکراوەی توێژینەوەکانی کە جەنابەت کردوتە و لە ساڵی 2023 قبول کرا 2024 بڵاو بۆتەوە ئۆمیگا 3 کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی هەوکردن لە لەشی مرۆڤ دەستنیشانکردنی هەوکردنەکان ئەو دەستنیشانکەرەکانی هەوکردنەکان و هەروەها کاریگەری لەسەر چاکردنی تەندروستی ملو لە خوێنەکانی دەوری دڵی مرۆڤ بەدڵنیایی تارە هاوڕای باش ئەوەی ترمامشان بن گرافیک سەرەوەکی باش ئەوەی ترمان بۆ باس بکە چییە ئەوەی بە باسی ئۆمیگا 3 بۆ بکە چۆن وەری بێزەحمەت بەدڵنیایی ئەوەی تریان برادرەها پرتەقاڵەکان ئەمە گرنگە کاک دکتۆر فەرم ئەمە
ئەمە یەکێک لە توێژینەوەکانی ترە بەس پێشەوەی بڕۆمە سەر ئەم توێژینەوە ئێستا باسی شتێکە بۆ بکەم بۆچی بیرۆکەی ئەمە توێژینەوەیکی ترمانە طبعاً کەواتە ئەم هەڵەگری ئەماڵگرین بەس مەوزوعەکەەوە بوو بۆچی من ئەو توێژینەوەم ئەنجامدا ینی ئەوە باسکەم ئێستا باسەکەین بە سەرچاو برادر ئەمە لابن وەرنەوە سەر چارە باشە باش یعنەوە سەر چارە ئۆمیگا سێ ئەگەر بە سەپلیمنت وەری بگرین یەکێک لە بزنسە گەورەکانی دنیا معلومی جەناویش بە دڵنیاییەوە هەتاوەکو ئێستاش ڕای دامەزراوە تەندروستی گەورەکانی دنیا وەکو NHS وەکو CDC لەوانەیە لەگەڵ ڕایی کەسێکا کە لە کلینیکا کارکە جیاوازی هەبێت بە دڵنیە باش بەڵام لەبەرەوەی کە خۆی سەپلیمنتە تاواکەری خۆراکیە بزنسێکی گەورەیە وەسوودیشی تەندروستی گەورەشی هەیە ئەبێ بە پرسیار کە بۆچی دکتۆر محەممەد ئێوێ لەسەر ئەم بابەتە 129 توێژینەوە کۆ بکاتەوە و سیانزان بخاتە ناو ئەم توێژینەوە دەست خۆش بەڕاستی پرسیارێکی گرنگە کاکتۆر من ئەمەوێ بڵێم چی من دوای ئەوەی ئەم توێژینەوە هەندێک ڕیکۆمنندیشنم کرد لە نهایەتی توێژینەوەکەیە باش یەکێک لەوانە کاک دکتۆر مۆزوعی ئۆمیگا سێ ئەمەی من بۆ وەکو خۆت و تدەمە سەپلمنت بوو ئۆمیگا سێ لە ڕۆژێکە با بڵین جۆرێکە لە با بڵین چاوریەکانی کە لە خواردنەوە دەسی پێکەین لە ئۆمیگاسێ لە ڕۆژێکە ئێمە تقریبان پێویستمان بە 1 غرامە 1 غرام پوینت حەوت 1 غرام پوینت حەوت ئەوە نەمان پێویستە لە ئۆمیگاسێ بۆچی ئێمە مەوزوعی ئۆمیگاسێ گرنگە چونکە ئۆمیگاسێ وەکوتم ڕۆڵێکی باشەیە بۆ کەمکردنەوەی ئینفلەمیشن و کوڕەکەمکردنەوەی تەندروستی مولولەکانی خوێنەوە جگە لەوە کۆمەڵی ئیسپادەی تریشی هەیە وەکو دژە ئەکسەدەش ئیشەکە بۆچی احتیماممدا زۆر بەمە لەبەرەوەی لە ژیانی خۆمانە ئێمە ئۆمیگا 6مان هەیە ئۆمیگا 6 لەگەڵ ئۆمیگا 3 عادەتەن لە ژیانی ئێمەیە ئۆمیگا 6 ئێستاکە زۆرە یعنی ئەتوانین بڵێن تقریبا بە حدودی 20 قات بەقات مقابل بە 1 قاتی ئۆمیگا 3 ئەم ڕێژەیە با بڵین دەبەیەکە یان 15 بەیەکە یا 20 بەیەکە ئەم ناهاوسەنگیە مشکلە دروستەکە بەڕاستی ئەگەر ئێمە بێت و لە خواردنەوە ئۆمیگا 3 وەرگرین بە تەواوەتی ئەو کاتە پێویستە بە سەپلیمنتیشن نابێ واتە پێویستە بە پارێمان بۆ گەڕێتەوە ئەو پارە بۆ گەڕێتەوە ئێمە تاوان بی نەراین بەڕستەنووسان بۆ ڕاکێشم لە خزمەت جەنابی تۆر محەممەدا ڕەمەزان 2 یان 3 بەرنامەمان کردبێتەوە سێ بەرنامەمان کردبێتەوە بەس بە تایبەتی لەسەر مەسەلەی ڕۆن و زەیت و جۆرەکانی و لە یوتیوبەکەی خۆشم بەردەستە کەویستانەوە ئەتوانن لە تەمەشای بکەنەوە دەربارەی و بابەتە بەڵام ئێستا ناچینەوە سەر وردەکاری ڕۆن و زەیت کەسێک سەرێن بەردامەیە کا لە تەمەنایە باری مادی باش نییە ناتوانێت بچێت سپێنێ ئۆمیگا 3 بەشێوی سەپلیمنت بکڕێ بێزەحمەت چۆن دەسی پێ سەرچاوەکانی ئۆمیگا 3 بە تایبەت لە سەرچاوە دەریایەکانە واتە خواردن دەریایەکان سەرچاوەیەکی گرنگ و دەوڵەمەنە بە ئۆمیگا 3 ماکرێل ساردین تونە هەرسەکیان بەشەوی لە قوتونراو هەیە باش بە ئالێرە من جەنابەت ڕابگرم تۆ ئیشەکەی خۆتە ئەو مەرە بۆی کە عەزێتت نەیە لەما با من بەڕێزت ڕابگرم ماسی لە قوتونراو وەکو هەموو خواردنی تری لە قوتونراو کێشەیەوەمان هەیە لەگەڵ یاکە ماوەدی حافیزەیتەیە و کێشەیەوەمان هەیە لەگەڵ یاکە خوێتیایە ئەو دوو مشکلی هەیە و خوێش بە تایبەتی و بەڕێزایی کە دەزیشان کراوی نەخۆشیەکانی دڵ و مێشکن بڵین مێشکۆک و جەڵتەی دەماغ زەختیان هەیە بەرزە شاری خوێنیان ئەمان ئەتوانن ماسی بەکاربێنن ماسی لە قوتونراو خۆی باشترە کاک دکتۆر باشتر وایە ینی ئێمە ڕکۆمەندەیشنی هین با بڵین دەستگا خۆراکیەکان وایە لە سەرچاوە سروشتیەکەوە وەریگرن کەواتە ماسی بەحری بەستوو بە دڵنیایە ئەوە باشترە لەوەی کە تۆ لە ناو قوت و لێنە ناوێک بێ باشە ئەمە ڕیکۆمنندیشنەوە تا ئەمە نەسیحەتەکانە ئەگەر ئەوە نەبوو مەسەلەن بۆ نمونە ماسی نەبوو ئەو کاتە سەرچاوی ترمانیەوە بۆ ئۆمیگا 3 بۆ نمونە پێش سەرچاوەکانی تر سەرنجتان بۆ ڕاکێشم ماسی بەستوو لە مارکێتەکان هەیە لە مارکێتە گەورەکان هەیە بەڵام ئەو کاتەی ماسی بەستووە کڕن ئەمە ئامۆژگاری من نیە ئامۆژگاری دکتۆرە نەسرینە پرۆفیسۆر دکتۆر نەسرین کە هەر دکتۆراکە و پسپۆڕەکەی تەنها لەسەر ماسیە کە ماسی بەستووە کڕن بە هیچ شێوەیەک پارچە مەکڕن ماسی تەواو بکڕن ئەگەر لە بەرچاوی خۆتانە ماسەکە بە ساغی هەبوو لە تێکیتان لێکڕی ئەوە قەیناکە بەڵام ماسی بەستوو ئەگەر ئەیکڕی ماسی تەواو بکڕە چکە هەنێکیان هەیە فیلەی پێڵەن وابزانم کە تەنها پارچەیەکە لە ماسەکە تکای ئەوە مەکڕن چکە ئەکرێ ماسەکە نەخۆش بوو بێ پارچەکان تریان فرابێت و ئەم پارچیان بە بەستووی هاتبێ لەبەرەوە گەر ماسی بەستوتان کڕی تەواوی ماسەکە بکڕن شێوازی ئامادەکردنەکەی زۆر گرنگە چکە گەر ماسی لە ڕۆنا سوور بکەیتەوە
نەک هەر سوودی نابێ بەڵکو زیان بەخشە بێ. بیرمە ئەو کاتێککە باسمان کرد لە شێوازی ماسی ئامادەکردن لەگەڵ دکتۆر نەسری ناوتی بە پیشاوی لە هەمووی باشترە عەرەب مەزگوفیان هەیە کوردی خۆمان بەچی حازری بکەین واللهی بە لە ڕۆنا نابێت سووری لە ڕۆنا چکە تۆ ئێمە مۆزوعەکەمانی ئۆمیگاسیەکەی توی تۆ لە ڕۆنا بیکەی ئۆمیگا شەشەکە ئیزافە بۆکەی ینی لە فر ناباشە لە فر ناباشە مشکلینیانەوە تا لە بەغەڵوز بکرێ مەسەلەن بۆ نمونە ئەوی شتێکی بەخەڵوز بکرێ باش ئەگەر نەمانتوانی ماسی بکڕی ئەگەر نەمانتوانی حەزمان لە ماسی نەبوو حەزمان لە بۆنەکەی نەبوو حەزمان لە تامەکەی نەبوو لەکوێ ئۆمیگاسێ وەرەگرت ئۆمیگاسێ لە ئینە هەیە لە گوێزە هەیە باشە لە گوێزە و با بڵین بە چەرەسات بەعام ئۆمیگاسییان تایە باشە ئەگەرەوە نەبوو لە زەیتی زەیتونە ئۆمیگاسی تایە ئێمە لە ڕووی ئامۆژگاری خۆراکی دامەزراوە تەندروستیەکانەوە باسیەوەکەن کە ئەڵم پێویستەکە هەموو کەسێک لە ڕۆژەکە چنگێک چەرەس بخوا چنگە چەندێکە ئەوەنە مناڵ بچوو گەورە ئەوەنە چنگی کامان گەورەترە چنگی من گەورەترە نامیا من تۆزە بە تەماعمەوە بە دەستمە گەورەی کردوێتەوە چنگێک چێرەزە خۆی گلۆبە ڕۆژە ئۆمیگاسی تایە ئەو زیاتر ئۆمیگا شەشی تایە ئۆمیگا شەشی تایە باشە چەرسێکم پێ بڵێ هەرزان بێت ئۆمیگاسێشی تایە بۆ عەلیباباتیاتی عەلیباباتیایەتی بەڵام چی زۆری تایە گوێ زیادی گوێزیش لە سیعرایە باش ئەو کاتە هەموو کەسێک لە ڕۆژەکە چێنێک جۆز بخوا ئەو کات وەکو خۆت تقریبا نەتوانێ ینی بەپی دوو جۆز سێ جۆز ئەتوانێ ئاتیادی کێشەی نییە لە بەرەوەی شەکەوێتەوە سەر کۆی وزەکەی کە لە ڕۆژێکایە کۆی وزەکەی لە ڕۆژێکایە ئیترێ مەعادەتە نەڵین چنگەکە وەرگرە ئیتر ئەو چنگەیە گەر خودی بەس گوێز بێ باشە ئەگەر بەس گوێز بێ ئەو کاتە پێویستی بە چرەساتەکانی تر نییە وەکو کۆی وزەکەگوێتەوە بەڵام ئەتیادی ئەگەر زانی وزەی چەرەسی ترەخوا ئەو کاتە کەمترێک کاتەوە بۆ شەش دەنێت بێ ئۆمیگا سێ بۆ تەندروستی دڵ باشە طبعا بۆ تەندروستی مێشکیش باشە بەڵێ لە خوێنەکانە پارێزێ ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و دەماخیش کە بکاتەوە ئەکرێ لە ماسی وەری بگرین ماسی بەستوو یان ماسی لە قوتونرا و هەر کامیشان بێ دووبارێکەمەوە مەکرێڵ ساردین تونە و ماسی کاربیشتیاتی بڕەکەی کەمترە بەڵامتیاتی ماسی بە شەوی سورۆکرا و ناخۆین ئەکرێت چەرەس وەری بگرین ئەکرێت لە ژۆز وەری بگرین ئەکرێت لە زەیتی زەیتون وەری بگرین لە زەیتی زەیتون ڕۆژانە بەکاری هێنی لە زەیتی زەیتونە مەسەلەن بۆ هێلکەیەکە بۆ چێشتێکە مەسەلەن بۆنیانەوە تایخیتە سەر زەڵاتەکە ڕۆژی کەوچکێکی زەیتی زەیتونە قیتە سەر باشترین باش بتوێت زۆر ئیسفادەی لێ بکەی لە زەیتی زەیتونەوەی کە تۆ کەوچێکی چێشت بخەیتە سەر زەڵاتەکە و لە زەڵاتەکە یابی خۆی و کاتە تەواوی ینی لە هەمووی باشتر لەکوێ وەرێگرێ لە توی کەتانە هەیە بەڵام لە توی چیایشە هەیە بەڕاستی لەمانەیشە هەیە بەڵێ هەیە لە کوینیشە هەیە بەڵام کەمترە لەوەکانیتر ئەمە تقریبان سەرچاوە سەرەکیەکانی ئۆمیگاسەیە بۆ ئەمانە باشە ئەمەی کە لەگەڵ تارە باسمان کرد توێژینەوەی زانستی توێژینەوەی زانستی کە ئەکرێ کاتی ئەوێ کاتیش بەڕاستی بە پارە ناکڕێ لە هەموو شتێک گرنگترە بەڵام لە دوای ئامادەکردن و هەموو شتێکی کە تەواو بوو تەنانەت بۆ بڵاوکردنەوەکەشی ئەو گۆڤارە زانستیانە پارە وەرئەگرن بۆ بڵاوکردنەوەکەی پارەیان وەرگرتی بۆ بڵاوکردنەوە هەندێک دوو جۆرە بڵاوکردین با بڵین گۆڤارەکان گۆڤارێکەیە تۆ پارە ئەدەی باشە ئەو کاتە ئەکرێتەوە بۆ هەموو کەسێک کە توانێت هەموو بەحسەکە و وەرگێ خۆت پارەتدا بەڵێ خۆ هەندێکیان هەیە نەخێر سبسکرپشنەوە تا بێ پارە بەکارهێنەرەکە پارە با بۆی بتوانێت بۆی بیبین ئەوەی جەنابەت لە کامیانە بوو ئەوەی منەوە پنەکسسا ینی خۆت پارەتدا تقریبا بوو پرسیارەکە بۆ پرسیار 1000 یۆرۆ 1000 یۆرۆ 1600 دلارێکەکە ئەم پارەیە ئەم هەموو کاتە لەسەر حسابی خۆتە بەڵێ بە دڵنیایە لەسەر حسابی خۆتە ئەمانوێ لە کۆمەڵێک ئەڵقاو لە کۆمەڵێک بەرنامە باسیەوە بکەین کە چۆن ئەکرێ ئێمەش بتوانین وەکو وڵاتان دەوڵەتان پشگیری توێژنەی زانستی بکە پاشکەمیشتر باسە پشگیری دەوڵەتانی پێشکەوتوی دنیا ئەکەین بۆ توێژنەی زانستی بەڵام پێش ئەوە هەر دکتۆر محەممەد عەزێتی کێشا بابەتەکە بەڕاستی ئەو ئامادەی کرد کۆمەڵێک دەوڵەمەی دنیا هەیە کە پشگیری توێژنەی زانستیەکەن داوام لە کاکێمن کرد من کەمال کە عەزێت کێشە بۆمان خوێنێتەوە و برایانی مۆنتێری ئێرەش بۆمان مۆنتاژ بکەن بۆی کە ئێوە بیبینن پاشەوەی کە ئەو راپۆرتەمان بینی ئەگەڕێن و خزمەتتان لەگەڵ دکتۆر محەممەدا باس لە پشگیری وڵاتانەکەین با بزانین دەوڵەمانەکانی دنیا چکە خوانێ بڕێمەش دەوڵەمەندمان زۆرە بزانین دەوڵەمانەکانی دنیا چۆن پشگیری لە توێژنەوەی زانستیەکەن وەکو بیل گەیتس وەکو ئەمیرە عەرەبیەکان لە کوێیت لە ئیمارات برادەر ئەگەر راپۆرتەکە ئامادەیە با بێکەوە تەماشای راپۆرتەکە بکەین فەرموو
پشگیری دەوڵەمەندەکان لە توێژینەوەی زانستی. بیل گەیتس، دامەزراوەی بیل و میلیندا گەیتس لە سەرەتای دامەزراندنیەوە زیاتر لە 6 ملیارد دۆلاری بەخشیوە، بەشێکی بەرچاوی بۆ تەندروستی جیهانی و گەشەپێدان و توێژینەوەی زانستی بەخشیوە. ئیلۆن ماسک لە ڕێگەی کۆمپانیاکانیەوە ملیارەها دۆلاری وەبەرهێنانی لە توێژینەوە و پەرەپێداندا کردووە. بۆ نمونە بودجەی سپەیس ئێکس بۆ گەڕان بە دوای بۆشایی ئاسمان و وەبەرهێنانی تێسلا لە وزەی بەردەوامدا زۆرن. هەروەها ماسک بەخشینی بەرچاوی داوە بۆ توێژینەوە لە بوارەکانی وەک وزەی نوێبوونەوە و ڕووکارەکانی مێشک و کۆمپیوتەر. جێف بیزۆس، کۆمپانیای بیزۆس بەڵێنی 10 ملیارد دۆلاری داوە بە سندوقی زەوی بیزۆس بۆ چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوا. سەرەڕای ئەوەش وەبەرهێنانی لە کۆمپانیای بلو ئۆریجین کردووە بۆ ملیارها دۆلار بۆ پێشخستنی گەڕان بە دوای بۆشایی ئاسمان. وارن بافێت لە ڕێگەی دامەزراوەی گەیتس هەوڵە خێرخوازیەکانی خۆیەوە. بافێت زیاتر لە 40 ملیارد دۆلاری بەخشیوە بۆ چەندین کاری جیاواز، لەوانەش توێژینەوەی پزیشکی و دەستپێشخەری تەندروستیەکان. مارک زوکەربێرگ و پریسیلا جان، دەستپێشخەری چان زوکەربێرگ، زیاتر لە 3 ملیارد دۆلاری بۆ پشگیریکردنی توێژینەوە لە بوارەکانی وەک چارەسەرکردنی نەخۆشیەکان، پێشخستنی زانست و باشترکردنی پەروەردە. ڕیچارد برانسون، کۆمپانیای برانسون کارەکانی دیکەی گەڕان بە دوای بۆشایی ئاسمان و وەبەرهێنانی ملیارها دۆلاری تێدایە. هەروها بەخشینی بۆ چەندین هۆکاری زانستی و ژینگەیی کردووە، هەرچەندە ژمارە وردەکان دەتوانن جیاواز بن. لاری پیج و سێرگی برین لە ڕێگەی دامەزراوەی گۆگڵ و دەستپێشخەریەکانی دیکەوە پیج و برین ملیارەها دۆلاریان لە توێژینەوەکاندا وەبەرهێناوە. کۆمپانیای کالیکۆ، کۆمپانیای بایۆتەکنۆلۆژیا، ئەوانەی کە گرنگی بە پیربوون و نەخۆشی دەدات، لەمە 2 ملیارەها دۆلاردا پارەیەکی بەرچاو وەردەگرن. پاوڵ ئالن، دامەزراوەی خێزانی پاوڵ جی ئالن، پێشمردنی زیاتر لە 2 ملیارد دۆلاری بەخشیوە. پشگیری لە چەندین هۆکاری جیاواز کردووە، لەوانە توێژینەوەی زانستی و گەڕان بە دوای بۆشایی ئاسمان و توێژینەوەی پزیشکیشدا. ئەوروپا، سێرس جەیمس دایسۆن، بەریتانیا، دامەزراوەی کۆمپانیای دایسۆن لیندەت، دایسۆن وەبەرهێنانی لە توێژینەوە و پەرەپێداندا لە بوارەکانی وەک تەکنەلۆژیا و ئەندازیاریدا کردووە، لەوانەش پارەدان بۆ پەیمانگای ئەندازیاری و تەکنەلۆژیای دایسۆن. ستیڤان بریسۆن، سوید، سەرۆکی کۆمپانیای پریسۆن، پشگیری لە چەندین کاری خێرخوازی کردووە، لەوانەش توێژینەوە لە بوارەکانی چاودێری تەندروستی لە ڕێگەی دامەزراوەی خێزانەکەیەوە. فرانسوا هێنری پیناڵت، فەڕەنسا، بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای کێرێنێک پیناوڵت لە ڕێگەی دامەزراوەی کیرینگ و هەوڵە خێرخوازیەکانی بنەماڵەی پیناوتەوە پشگیری لە دۆزی زانستی و ژینگەیی کردووە. وڵاتانی عەرەبی، شازادە ئەلوەلید بن تەلال سعودیا، شازادە ئەلوەلید لە ڕێگەی دامەزراوەی خێرخوازی ئەلوەلیدەوە پارەی پرۆژەی توێژینەوەی زانستی و پزیشکی جۆراوجۆری دابین کردووە، هەروەها دەستپێشخەریەکانی لە بوارەکانی پەروەردە و تەندروستیدا. خەلیفە بن زاید ئال نەهیان، ئیمارات، سەرۆکی کۆچکردووی ئیمارات لە ڕێگەی دامەزراوە جیاوازەکانی حکومەت و تایبەتەوە پشگیری لە چەندین دەستپێشخەری توێژینەوەی زانستی و پزیشکی کردووە.
محەممەد بن خەلیفە ئەلسانی قەتەر ئەمیری پێشووی قەتەر لە ڕێگەی دامەزراوەی قەتەر و زانکۆی قەتەرەوە پاڵپشتی توێژینەوە و پەروەردەی کردووە لەوانەش پڕۆژەی توێژینەوەی زانستی و پزیشکی تستهدف وما تزال المشاركة الشعبية. چین جاگما گروپی علی بابا دامەزراوەی جاگما پشگیری لە پەروەردە و چاودێری تەندروستی دەکات لە نێویاندا دەستپێشخەریەکانی توێژینەوە کە ئامانجیان باشترکردنی تەندروستی گشتی و تەکنەلۆژیایە. Thank you so much for this question. Is it working? Okay. I know you've been passionate about the need to fight climate change. پۆنیما تێنسێنت مالا لە ڕێگەی دامەزراوەی خێرخوازی تێنسێنێتەوە بەشداری لە چەندین هۆکاری جۆرا و جۆردا کردووە لەوانە پشگیریکردن لە توێژینەوەی زانستی و داهێنانی تەکنەلۆژی. لیکاشینک گەشەپێدانی هایسان لیکاشینک لە ڕێگەی دامەزراوەی لیکاشینگەوە هاوکاری بەرچاوی کردووە بۆ توێژینەوەی پزیشکیەکان و دامەزراوە پەروەردەییەکان. هندستان ڕاتان تاتا گروپی تاتا هەوڵە خێرخوازیەکانی تاتا لە ڕێگەی دامەزراوەکانی تاتادا پشگیریەکی بەرچاو لە خۆ دەگرێت بۆ توێژینەوەی چاودێری و تەندروستی پەروەردەی و هۆکارە کۆمەڵایەتیەکان. عەزیم پرێمێجی ویپیرۆ لە ڕێگەی دامەزراوی عەزیم پرێمێجی پرێمیچی وە بەرهێنانی لە بواری پەروەردە و توێژینەوەی چاودێری تەندروستی کردووە بە ئامانجی باشترکردنی دەرەنجامە کۆمەڵایەتیەکان لە هندستان. Is that the time dimensions are much longer in philanthropy. نارایەنا مۆرتی ئینفۆسیس مۆرتی لە ڕێگەی دامەزراوەی ئینفۆسیسەوە پشگیری لە دەستپێشخەریە جۆرا و جۆرەکانی پەروەردەی و توێژینەوە کردووە کە گرنگی بە زانست و تەکنەلۆژیا دەدات. To demonstrate the highest level of governance. دەستخۆشکاری بۆ هەموو برادران لە خوێندنەوەی راپۆرتەکە ئامادەکردنی ڤیدیۆکەوە سپاسیش بۆ دکتۆر محەممەد لە بابەتە زانستەکە زۆر پشگیری کردین. ئەمەی کە بینیتان مەسەرەن بینیتان ساحێبی HM کە زۆرتان لەوانەیە حەستان لێبێت کراسێک تیشێرتێک شتێکی HM لەبەرکەن دامەزرێنەری فەیسبوک کە لەوانەیە هەمووتان فەیسبوکتان هەبێت دامەزرێنەری علی بابا کە ئەمە ئەو شتانێک کە زۆربەی زۆر ئەگەر هەمووتان ئەیناسن دامەزرێنەری مایکرۆسۆفت کەەوەی کۆمپیوتەر هەبێ مایکرۆسۆفت دەزانێت چیە پشگیریان کردو لەم بابەتە بەڵام پرسیارەکە لێرە ئەمەیە بۆ ئەم سەرمایەدارانە پارەی خۆیان لە توێژینەوەی زانستی و تەندروستی گشتیە سەرفەکەن و ئەیبەستنەوە بە بابەتی توێژینەوەکەتەوە. ئۆمیگا 3 هەمومان نەزانی ئۆمیگا 3 باشە ببوورە کەواڵم بابەتێکی تازە نییە خێرە تۆ 1400 دلاری بە گۆڤارێک و 5-6 مانگ لە کاتی خۆت سەرفەکەیت و دائنیشیت ئەتێ بزانانی ئۆمیگا 3 بۆ دڵ باشە باش نییە ئەم بابەتە بەجددی بۆ من پرسیارە و بۆ بینەریشەوە چێ پرسیار بە خۆمان نەزانانی ئۆمیگا 3 باشە ئیتر خۆین و تاوە ئیتر چ پێویستی بە توێژینەوەی زانستی ئەم شتانەیە چی لەم توێژینەوە دەرکەوت چکۆی کە ئێمە بیستومانە ئەڵێن کۆلیسترۆل بەرزە بێتەوە جەڵتەی دڵ تووشەبی و تا دەستخۆش کاک دکتۆر ئەم توێژینەوانە هەندێک لە توێژینەوەکان کاریگەری لەسەر کۆمەلگایە یعنی مەوزوعەکە بابەتی خودی کۆمەلگات یعنی تاکی کۆمەلگا و کۆمەلگا بەعاموە تا تو کە توێژینەوەیەکەکەی دەرەنجامەکەی لەسەر چییە بێ لەسەر کۆمەلگا لە دواییە لە مستەقبەلا پیشانەدا بۆچی ئەم توێژینەوەم کرد لە بابەتەکە چونکە دوای خوێندنەوەیەکی زۆر مەتانە لە سز چارەکەمان بنەوە برادرن ئەومان ناجارێ بەڵێ بۆ نمونە بەحسێکەکەی مەسەلەن بۆ وەکو سیستماتێک ڕڤی و بەڕاستی کاتێکی زۆرەوێ هیلایکیەکی زۆرەوێ بەڵام بیرۆکەکەی گرنگە وەکو خۆتوتت بەڕاستی لە کوێ بیرۆکەکەی هات بەحسێ لە 2023 بڵاو بووەوە لە لانسێتا بڵاو بووە سەیری ئەم بەحسەکەن لە لانسێتا بڵاو بووەوە لەسەر 31,000 نەفەر باشە خۆی لە لای ئێمە مەشهورە هۆکاری سەرەکی بۆ نەخۆشیەکانی با بڵین نەخۆشیەکانی دڵ و هۆکاری ئەوانەی وا نەخۆشیەکانی دڵ و هۆکارەکەی کە ئەمرد مردن لە لەوانەی کە نەخۆشی دڵی هەیە هۆکارەکەی بەرزبوونەوەی با بڵین کۆلیسترۆڵە کۆلیسترۆڵە بێتە هۆکاری مردن و جەڵ خوێنەکانە و کۆلیسترۆلی تاکەوە بێتەوە ئەگیرێت وەتەقێ لە توێژینەوەکەی لانسێتە ئەوەیان دۆزیێتەوە کە بەڵێ کۆلیسترۆل دەوری هەیە بەڵام کە فاکتەرە گرنگەکە و کاریگەرە سەرەکیەکە ئینفلەمەیشنەکەیە
هاوکردنەکەیە بەڵێ. سۆکەیە باشە بەڵێ. فمن ئەمەم بۆ دەرچوو کەوتم باشە ئەگەر مۆزوعی سۆ ئەوەنە گرنگ بێ نەک بەس لەوە چکە من خودی خۆم یعنی بەحسی ماستەرەکەم و لە دکتۆراکەیشا هەر لەسەر سۆ بوو با بڵین سۆ لە نەخۆشەکانی شێرپەنجەیە سۆ لە نەخۆشەکانی ئەوانەی وا لە ئایسیوە با بڵێنەوانەی لەکەی چاودێری ورد ئەمانە هۆکارن بەڕاستی بۆچی بۆ مردن ئەو توێژینەوەی کە لە لانسێ تا بڵاو بۆ بۆیان دەرکەوت کە سۆ هۆکاری مردنە لە بەتایبەت ئەو کەنەی کە نەخۆشی دڵیان هەیە کۆلیسترۆل بەڵێ ڕۆڵی هەیە بەڵام سۆ زیاتر ڕۆڵی هەیە ینی بۆ نمونە ئەگەر کەسێک کۆلیسترۆڵیشی بەرز بێ بەڵێ کە ناڵین شتێکی سەلامەتە سەلامەت نییە بەڵێ بەڵامەکرێ دوو کەس کۆلیسترۆلیان بەرز بێ هەردووشان بەزەبە یەکێکیان سۆ یان هەوکردنی بەرز بێ ئەگەری مردنی زیاترە لە کەسێکە نەیبێ بە دڵنیاییە باشە بە دڵنی جگە لەوە بۆیە ئەم ویستمان ئەم ینی با بڵین ئەم پێژینەوانە ئەم مەسجە ئەگەێنن ئەوەیە کە سۆ یانەوە تا با بڵین هەوکردن زۆر گرنگە ئەبێ ئێمە احتیمامی پێبین ئەبێ ئێمە بەرەو ئەوە بڕۆین لەشمان دژە سۆ وەرگین یەکێک لەوانە ئۆمیگاسەیە کاک دکتۆر خشتی تر هەیە کە سۆ کەمترەکاتەوە بۆ نمونە ئەوەی کە من بیستومە و بینیومەوە دڵنیاشم زانستیە فشاری دەرونیشێکە لەو شتانەی کە سۆکان هەوکردن کەنا سۆ ئینفلەمیشنە ئینفلەمیشن بەرزەکاتەوە دروستە دروستە زۆریش دروستە چونکە یەکێک لە قۆنینەکانی با بڵین بەوا بزانم لە ینی شاباس مجارێکی تر باسمان کرد یەکێک لە پێیەکانی لەش ساغی حاڵەتی دەرونیە بەرزی ئەکاتەوە یەکێک لەو فاکتەرانەیە کە ڕوتت وەرزش باشە وەرزش گرنگە بەڕاستی بۆ کەمکردنەوەی سۆ دیسانەوە دەوری هەیە ڤیتامین دی باشە زنک باگەر زنک لە لەشتا بە تەواوەتی وجودی هەبێ ڕێژەی ڤیتامین دی کە زۆر گرنگە کاک دکتۆر تەسەووری ناکەی چەنێت توێژینەوەی زانستی لەسەر ڕۆڵی ڤیتامین دی بۆ کەمکردنەوەی سۆ ئەگەر لە لەشتایە بە تەواوەتی چونکە وەکو وتمان لە بابەتێکا باسمان کرد یەکێ لە ڕۆڵە گرنگەکانی ڤیتامین دی ئەوەیە خانە لەبەر گرنگی ڤیتامین دی خانە بەرگریەکانی لەش خۆیان توانای چالاکبوونی ڤیتامین دییان هەیە هەتا زمانێکی زۆمانوت ڤیتامین دی لە دوای لە جگەرەوە لە پێستەوە ئەڕاتە جگەر دوای لە گورچیلەوە چالاک ئەبێتەوە ئێستا لەبەر گرنگی ڤیتامین دی خانە بەرگریەکانی لەش خودی خۆی توانای چالاکبوونی ڤیتامین دی بەڵام ئەگەر ڤیتامین دی نەبێ مانای چیە لە لەشایە هەوکردن زۆر نزیکە فزنک یەکێک لەوانەیە وەرزش لەوانەیە حاڵەتی دەرونی خواردن سۆ زیادەکە بە دڵنیایی ئەمانە هەمووی فاکترن جگە لەوانەی کە باشە باسمان کرد وەکو اینجا تەندروستی قۆڵۆن ڕیخۆڵە باشە زەنجەڤیل و سرکەی سروشتی و ئەمانە هەمویان بە ئۆمیگاسێکە و ڕێژەی ئۆمیگاسی چکە وۆ لەوەرەوەی وتم ئێستا لە لای ئێمە ئۆمیگاشش زۆر زۆرە کاکتۆر ئۆمیگاشە زۆر لە بەرەوەی زەیتی گڵۆبڕۆژە زۆر بکات زەیتی گڵۆبە ڕۆژە پڕ لە ئۆمیگاشەشە بەڵش یعنی ئەگەر ئیشەکە ئاسام بکەینەوە ناکرێت کابرا سەعات دوی بانی بخێ بڵێ ئۆمیگاسیە خۆمی تر من سۆ لە لەشما بەرز نابێتەوە ئەوەی کە زۆر گرنگە لە مەسەلەی تەندروستیە بەڕێزان ئەوە جەنابی دکتۆر خۆت مامۆستای لەو بابەتەیە ئەوەی کە گرنگە لە واری تەندروستی ئەم شتانە هەمووی بەیەکەوە ڕاستە یعنی نە ئۆمیگاسێ بە تەنیا ڕاستە نە وەرزشکردن بە تەنیا ڕاستە نە ڤیتامین دی نەباری دەرونی بەڵکو هەمویان بەیەکەوە ڕاستن اینجا گەرشتانەوە لەسەر ڤیتامین دی زانیاری ورترتان دەستکەوە دویان سێ بەرنامە هەیە لەسەر یوتیوبەکەم هەر هیچ چارەیە لە کورسات نیوز کردومانە دەربارەی و بابەتە وە زینکیش و ئەو شتانێکی کە جەنابی دکتۆر باسی کرد لەوانی کە لە جۆزە زۆر سەرچاوەیەکی دەوڵەمەنی باشە اینجا ئەم هەموو شتە باشە هەموو لە توژنەی زانستی و پێ بە دڵنیایی برادران چەندێکمان ماوە بزانم 3 دقە جاڵا فرێ پشگیری وڵاتان ناکەین مامەدەم بە لە پشگیری وڵاتەکان هەڵگرین بۆ بەرنامەیەکی تر لە پشگیری دەوڵەمەندەکانە با من ئەمە دانێم دەوڵەمەند بە خۆڕا پارەی خۆی بە کەس نایە بۆچی ئەو دەوڵەمەندانی کە باس کرا برادران ئەتوان هەر بڵین بە پیکچەر وێنەکانیان پیشان بنەوە لە ساحبی ئەچێمەوە لە ساحبی علی بابا و لە ساحبی فەیسبوکەوە بۆچی پارەی خوانە توێژنی زانستی سەرفەکەن دوو هۆکار هەیە کاک دکتۆر هۆکاری یەکەم بۆ بە کولتور کاک دکتۆر لەو وڵاتانە کولتورە
چکە ئێمە باسی ئەومان نەکرد توێژینەوەی زانستی گرنگی توێژی هەموو ئەم دنیاە کە پێشەکەوێت بە توێژینەوەی زانستیە بێگومان ئەمە لە گرنگی ئەمەش بە توێژینەوەی زانستی دروست ئەوەش بە توێژینەوەی زانستی ئەمانە بە توێژینەوەی زانستی هەمووی بە توێژینەوەی زانستی ئەمە گرنگە بەڕاستی دەست هەبێ لە پێشخستنی وڵاتە بەڕاستی گرنگە یعنی ئەمە ئەبێ بێ بە کولتوریە لە لای خۆمان بەڕاستی بە پشگیری ئەو توێژەرانەی کە خەریکی توێژینەوە خەڵکێک لە لای خۆمان هێشتا ئەو کولتورە نییە لە بەر ینی لەوەیە پارەیەک سەرفکە لە ئەوە گرنگە مەسەرەن لە کارێکی خێریە ئێمە ناڵین سەرفی نەکە بە هیچ شێوازێک بەڵام هاوسەنگیەک ڕابگرێ زۆر باشە وا کارێکی خێری هەیە دەستێکی باشی هەیە لە خوا بەزیاد بێ لەو کارەیە بەڵام بە بیری نەکەوێت زانکۆکان ئێستا پێویستیان پێێتی باشە زانکۆکان ڕۆڵێکیانێ کاکتۆر پێشکەوتینێکی باش هەبووە لە زانکۆکانی برادران ناونیشای بەردامەکە نووسی بووم سلێمانی پێشڕەوی توێژینەوەی زانستی لە وڵات تۆ ناود نبوو شۆڕشی توێژینەوەی زانستی من تۆزێک ئاسانترم کردەوە لەکوێی کوردستان و عێراق سلێمانی لە توێژینەوەی زانستیە زۆر گرنگە بەڕاستی کاکتۆرۆ پرسیارە ئەگەر ئێمە با بڵین 10 ساڵ بەلەیسە باسی سلێمانی مام کردایە ئێستا زۆر جیاوازە ئەو توێژەرانەی خۆمان چ لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستانیانی بە هەموویەوە ڕۆڵێکی باشیان هەبوو بە ناساندنی کوردستان بە هەموو دنیا ئێستا زاناکانی دنیا ئێمە ئەناسن زاناکانی لە ڕووی سیاسیشەوە کورد و کوردستان و شاریش حتا حەزمان لە شارچێتی نیە بەڵام من نەزانم کە سلێمانی لە هەمووی باشتر نەمنیشمە تۆش کەسمان خەڵکی سلێمانی نین تۆ جەباری و من جاف کەسمان خەڵکی سلێمانی نین بەڵام ئەگەر مەسەلەکە کوردستان و کوردپەروەری بێ سیاسیەکان و سەرمایه‌دارەکانی دەتوانن پارە لە توێژینەوەی زانستی سەرفکەن بۆی کە ناوەکە باشتر بڵاو بێتەوە ئەوە زۆر گرنگە زۆر گرنگە چکە لەویشمان لەبیر نەچێ هەر خودی خۆی وڵات با بڵێن وڵات بودجەیەک تەرخانەکە یەکێ لە بودجەکان بودجەیەک تەرخانەکە بۆ خزمەتی توێژینەوەی زانستی بەڕاست ئەڵەن یەک دقەکاتی بەردەمەکەمەوە بۆ جەنابەت ئەتەوێت لە توێژینەوەی زانستی باسی وڵاتانەکەین ئەوە لە داهاتوو ئەو بەرنامەی باقەکەی تر باقەکەی بۆ بەردەمی باش بۆ توێژینەوەی زانستی و ئاستی کوردستان و سلێمانی لە توێژینەوەی زانستی ئەتەوێت چی بڵێ کۆتاپایامە لە بەردەمەکە زۆر دەستخۆش وەڵڵاهی ئەمەوێ بڵێم چۆن پشگیری کارە خێرەکانی ترەکەن چالاکیەکانی تریان لە کارە خێرەکانی ترە داوا ئەەکەم لەو بەڕێزانە و وڵاتیش با بڵێن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەم کە پشگیری توێژینەوەی زانستی بکەن لەخوا بەزیاد بێت توێژەرانی کوردستان و توێژەوەرانی سلێمانیش بە تایبەت و لە توێژەرانی شارەکانی تریش ئێستا دنیا سلێمانیان بە هەموو دنیا ناسان کوردستانیان بە هەموو دنیا ناسان تقریبا بە حدودی 10,000 پلە ئێمە هاتوویتە زیاتر لە 10,000 پلە هاتوویتە پێشەوە و ئەمە پشگیری ئەوێ کاک دکتۆر بەڕاستی پشگیری ئەوێ بەم بودجە و بەم هینە ئەگەر بێت و ئێمە پشگیریمان بکرێ و مامۆستایانی ئەوانەی لە بواری توێژینەوەی زانستی ئەم سلێمانی و کوردستانە زۆر بەڕاستیە بن بە پێشەوە دەرەنجامێکی زۆر باشیە بێ ئینشاءالله. بەڕاست دکتۆر محەممەد جەباری مامۆستای زانکۆی سلێمانی و توێژەر سوپاس کە لێرە ئامادە بوویت. ئێمە مەمنونی. سەرنجتان بۆ ڕاکێشم توێژینەوەی زانستی ئەوەیە کە زانستی لەسەر بنیاد دەنرێ وڵاتی پێش ئەکەوێ و خوایار بێ کۆمەڵێک بەرنامەی زۆر تایبەت ئەکەین لە بەرنامەی چارە تەنها بۆ توێژەرەوانی کە لە کوردستانە کارەکەن و توێژینەوەکانیان لە گۆڤارە نێودەوڵەتەکانە بڵاوە بێتەوە و توێژینەوەکانیان کاریگەری هەیە لەسەر ژیانی هەمومان. یەکشەمەی داهاتوو لەگەڵ توێژەری ترین و خزمەتان لەگەڵ توورەحەمە بەرنامەی ترمانە بێت دەربارەی پشگیری وڵاتان لە کاتێکی ترا وعد بێ و بەرنامەیەشەکەین بەڵام کۆمەڵێک توێژینەوەی تری زۆر تایبەت هەیە کە باسێکەکەین ئەگەر دکتۆر توانە ئامادە بێ هەفتەی داهاتوو باس لە ترس و تۆقینەکەین لە پزیشکی دان و لە توێژینەوە زانستیەکە دکتۆر توانە چ دەرەنجامێکی وەرگرتووە ئەگەرەوە ئامادە بوو کاتە لەگەڵەوەبین ئامادەژ نەبوو لەگەڵ کەسێکی تراوین هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسا قبوڵ فەرموون شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.